ئەنەکەسا وەک داشی دامەی تورکیا. مەزلوم عەبدی ئاگاداری بە سەرۆکی ئەنەکەسە دەدات. هێرشەکانی ئەم دواییەی گروپە توندڕەوەکانی سووریا بۆ سەر بەڕێوەبەرایەتیەکانی خۆسەر و هێزەکانی سووریای دیموکرات جارێکی دیکە ڕێکەوتنی دەی ئازاری نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیان کردەوە بە ڕۆژەف. شیاوی ئاماژەیە ڕێکەوتنی دەی ئازاری 2025 لە نێوان ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا و مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات واژوو کرا. مەبەستیش لە ڕێکەوتنەکە ئەوە بوو هەردوو لایەن لە چوارچێوەی سووریایەکی یەکپارچەدا کار بکەن. بەڵام لە ئەنجامی فشار و هەڕەشەکانی تورکیا سەرەڕای تێپەڕبوونی زیاد لە 6 مانگ بەسەر ڕێکەوتنەکەدا هێشتا نەچووەتە بواری جێبەجێکردن. لە دوایین پەرەسەندنیشدا گروپە توندڕەوەکان چەندین جار هێرشیان کردە سەر هێزەکانی هەسەدە و چەندین جار ڕوبەڕووبوونەوە لە نێوانیاندا ڕوویدا. هاوکات دوایین هەوڵیش لەلایەن تورکیاوە ئەوە بوو کە سەرۆکی ئەنەکەسە بانگێشتی تورکیا کراوە و داوایان لێ کردووە ڕاستەوخۆ لەگەڵ حکومەتی سووریا و ئەحمەد شەرع گفتوگۆ بکەن. هەروەک ڕۆژێک دوای سەردانەکەی محەممەد ئیسماعیل سەرۆکی ئەنەکەسە بۆ تورکیا ئەحمەد شەرع ڕایگەیاند کە هەسەدە نوێنەرایەتی گەلی کورد ناکات لە سووریا. دوای وتەکانی سەرۆکی کاتی سووریا ڕاستەوخۆ فەرماندەی هێزەکانی فەڕەنسا و ئەمریکا و بەتایبەتیش فەڕەنسا سەرۆکی ئەنەکەسە ئاگادار دەکەنەوە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەحمەد شەرع دانیشتن ئەنجام نەدات و لە ئەگەری دانیشتن ئەنجامەکەی باش نابێت. دوای ئاگاداریەکەی فەڕەنسا و ئەمریکا ڕاستەوخۆ سەرۆکی ئەنەکەسە خۆی دەگەیەنێتە لای مەسعود بارزانی و داواکەی تورکیا و ئاگاداریەکەی فەڕەنسا و ئەمریکای پێدەگەیەنێت. مەسعود بارزانیش داوای لێ دەکات بگەڕێتەوە ڕۆژئاوا و لەگەڵ مەزلوم عەبدی ڕێک بکەوێت. سەرۆکی ئەنەکەسە دوای گەڕانەوە بۆ ڕۆژئاوا داوای بینینی مەزلوم عەبدی دەکات. بەڵام مەزلوم عەبدی ئامادەی بینینی نابێت. تەنها ئاگاداری دەکاتەوە و پێی دەڵێت وا باشە دابنیشیت و دۆخەکە ئاڵۆز نەکەیت. قسەی کۆتایی ڤار دەیکات.